يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس لمانجي ربيع الأول داينو لسات وقتي نزيقبون ويش شوي ولادتو لدايقبوني پیغمبري خوادين صلى الله عليه وسلم. همو قلاني جهاني إسلام بتايبد ملتي كردي مسلماني إيما زۆر لە مێژە ئاشنایە بەیادی لەدایکبوونی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە ئێمە هەمیشە لە خزمەت پێغەمبەرداین صلی الله عليه وسلم شەو ڕۆژ لەگەڵ سونەتە بەرز و پیرۆزەکانیدا ڕەفتار دەکەین و بە ڕێبازەکەیدا دەڕۆین. هیچ ساتێک لە یادمان نەکردووە تا کاتێکی دیاریکراودا بنێین بۆ یادکردنەوەی، بەڵام بۆتە بەشێک لە مێژوو و کلتوری نەتەوەی کوردمان کە مانگی ڕەبیعی یەکەم ڕۆژی 12 ڕەبیعی یەکەم دەبێتە ساڵیادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم وتارە تایبەت دەکەین بە مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو پێغەمبەرە ئازیزە ئەگە بتەوێ وەکو خۆی بەبێ زیاد و کەم بیناسی دەبێ بگەڕیتەوە خزمەت قورئانی پڕ بەرەکەت و بەخشش. ئەچینە خزمەت سوورەتی ئەتتەوبە ئایەتی 128 لە کۆتایی سوورەتی ئەتتەوبەدا خوای پەروەردگار دەفەرمێ لقد جاءكم رسول من أنفسكم عزيز عليه ما عنتم حريص عليكم بالمؤمنين رؤوف رحيم. ئەوە ناساندنی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەبێت تۆی ئومەتی ئەو خۆشەویستە ئاوا پێغەمبەرەکەت بناسی صلی الله عليه وسلم. لقد جاءكم بەڕاستی هاتووە بۆ لاتان لەلایەن پەروەردگارەوە پێغەمبەر نێردراوە صلی الله عليه وسلم. پەیامی ئەڵڵای پێیەکە قورئانە. من أنفسكم گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەدایە مرۆڤە وەکو ئێوە. خوای پەروەردگار نەهاتووە فریشتەیەکمان بە پێغەمبەر بۆ بنێرێ، ئەو کاتە بەڕێزت دەتگوت ئاخر ئەوە فریشتەیە، گوناه ناکە، ئارەزوەکانی نین، برسی و تینوو نابێ، بۆیە ئەوەی دەیڵێ ئاسانە، بەڵام جێبەجێکردنی قورسە. نەخێر پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئێمە مرۆڤ بووە، بەڵام ئەوەیە پەیامی خوای بە وەحی بۆ هاتووە و خاتەمی پێغەمبەرانە صلی الله عليه وسلم. لە خۆتانە وەکو ئێوە هەز بە هەموو ئازار و ناڕەحەتی و برسێتی و تینوەتی و غەمباری و دڵخۆشی و فەرەحی و ئازادی و هەموو شتێک دەکا وەکو ئێوە. ئەوەی ئێوە پێتان خۆشە ئەویش حەزی لەیەتی لە چاکە، ئەوەی ئێوە دڵگران دەبن پێی ئەویش پێی دڵگران دەبێ. بۆیە پەیامەکەی خوار 100% وەکو خۆی جێبەجێ دەکا. قات و عایشە کاتێک کە لیان پرسی پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆن بوو، چۆن وەصفی دەکەی بۆمان، فەرمووی کان خلقه القورآن، قورئان بخوێنەوە ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم 100% هەمووی قورئان بوو. واتە ئەوەی کە دەیوت خۆی جێبەجێ کردبوو پێش ئەوەی بە ئومەتەکەی بڵێ. بۆیە پێمان دەڵێ بە ئێوە دەکرێ، ئەوەی ئەم ئیسلامە پێتان دەڵێ شتێک نییە لە توانای مرۆڤ بە دەربێ و بە ئینسان نەکرێ. ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم دوو صفەتی زۆر گەورەی هەیە. عزیز عليه ما عنتم، زۆر قورسە لەسەر دڵ و دەرونی، غەمبار دەبێ، ناڕەحەت دەبێ، ئازاری دەرونی و جەستەیی دەچێژێ کاتێک کە ئێوە تووشی گوناهی لای خوا و گرفتاری ژیان دەبن. هەر شتێک ئێوە گونەهباری لای خوای پەروەردگار بکە ئومەتەکەی، هەر شتێک ئێوە گرفتاری ژیانی ئەم دنیایەتان بکە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێی دڵگران دەبێ. چەند ناڕەحەت دەبێ کاتێک یەکێ لە ئومەتی گونەهبار و گرفتار بێ. حەریص عەلەیکم، زۆر سوورە لەسەر ئێوە بۆ چاکەکانتان.
زۆر بەتەنگتانەوەیە. کەسێک کە باوکێکی دڵسۆزە چەندە وەکو جەنابتان دڵسۆز و خەمخۆر و لێبڕاوە بۆ قەزانجی مناڵەکانی، بە هەزارەها ئەوەندە دڵنیا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوورە لەسەر بەدەستهێنانی هەر قازانجێک و خۆشیەک، هەر فەرەحیەک، هەر شتێک کەوا مرۆڤ بەختەوەری دنیا و قیامەت بکە، ژیانی خۆش و کامەران بکە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوور بووە کە بە ئێمەی بگەیەنێ. بۆ ئیمانداران ڕەئوف ڕەحیم، ئاگادارتان دەکاتەوە خۆپارێز بن لە خراپەکان. زۆریش بە بەزەییە کە تووشی هەڵەش بوون دەستان پێوە نانێ واستان لێ ناهێنێ، هێشتا میهرەبانە و ئامێستان بۆ دەکاتەوە و پاکتان دەکاتەوە و ڕێگەی ڕزگاربوونتان نیشان دەدا. لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 6483 هاتووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی: إنما مثلي ومثل الناس كمثل رجل استوقد نارا فلما أضاءت ما حوله جعل الفراش وهذه الدواب التي تقع في النار يقعن فيها. أفرمين نموني منو أمتكم وكو أو كسوايا كآقريك دكاتوا، كسيك آقريك دكاتوا کاتێک کەوا ڕۆشناییەکەی ڕووناکیەکەی بڵاو دەبێتەوە ئاگرەکە گڕدەگرێ، هەموو بینیومانە، لامپات بینیوە، فانۆست بینیوە لە لادێکانی خۆماندا کە جاران کارەبا نەبوو، چۆن پەپولە و مێشولەکان و مێشەکان و ئەو حەشەراتانە بۆ دەوری ڕووناکیەکە دێن. کاتێ لەو تاریکێدا ئەو چرایەدا دەنێی ئەو ئاگرە دەکرێتەوە، هەموو مێشولەکان و پەپولەکان و مێرووەکان هەمویان بۆ ڕووناکی ئاگرەکە کۆ دەبنەوە، خۆیان دەخەنە ناو ئاگرەکە و زۆر حەزیان پێێتی، باڵەکانیان دەسووتێ و لەو لاوە دەکەون و بێگیان دەبن، ئاگر دایان سووتێنێ. ئەفەرمێن نمونەی من و ئومەتەکەشم وەکو ئەو پیاوە وایە، بەردەوام ئێوەی ئومەتم دەتانەوێت بەرەو ئەو ئاگرە بڕۆن کە ئاگری دۆزەخە و هەڵکراوە، بەڵام فەئەنا ئاخیذ بحجەزیکم، بەڵام من پشتێنەکانتان لە دواوە دەگرم. وەکو کەسێک کە دەیەوێت ڕاکە و پەلاماری شتێک بدا، تۆ دەیگری دەڵێی نەکەی، پژملی دەگری، پشتێنەکەی دەگری، لە دواوە دەیگری دەڵێی نەڕۆی نەکەی، ئەکەویتە ئەو چاڵە ئاگرەوە تیا دەچی. فەمووی من هەمیشە خەمی ئومەتەکەممە، بەردەوام هاوارتان لێ دەکەم نەکەی ئەوە ئاگرە. فأنا آخذ بحجزكم عن النار وأنتم تقتحمون فيها، بەڵام بەداخەوە هەندێکتان لە دەستم دەردەچن و بە قسەم ناکەن و خۆتان دەخەنە ئاگرەکەوە. ئیمامی ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێبێ لە فەتح الباریدا دەفەرمێ، قاضی ئەبوو بەکری عەرەبی فەرموویەتی: أن الخلق لا يأتون ما يجرهم إلى النار على قصد الهلكة وإنما يأتونه على قصد المنفعة واتباع الشهوة. دەفەرمێ خەڵکی ناخ بەرەو دۆزەخ ناڕۆن بە حیسابی خۆیان بیان سووتێنێ، ئەی چیوا لەو خەڵکە دەکا ڕۆژانە و شەوانە بەرەو ئاگری جەهەنەم بڕوا دووشت. قەصد المەنفەعەتی، بە حیسابی خۆی پارەی دەست دەکەوێت، سوودمەند دەبێت. ئەمڕۆ تۆ لە وڵاتی خۆتە، لە شاری خۆت و لە دەوروبەری خۆتە، خوا پەناماندا چەند کەس دەبینی ڕیبا دەخوا، ئەو گوناهە گەورە دەکا بۆ ئەوەی سوودمەند بێ لە پارە، بەرەو ئاگر دەڕوا ئەو ڕیبایە، بە دڵنیاییەوە دەدباتە دۆزەخەوە، کەچی هەر دەیکا ئەڵێ پارەم دەست دەکەوێت، پارە بە پارە پەیدا دەکەم، ئەو هەموو بانقی ڕیباویە هەیە. ئەو دەرمانە خراپانەی کە بازرگانێک دەیانهێنێتە ئەم وڵاتەوە، ئەو هەموو خۆراکە بەسەرچۆی کە دەکرێت بە قورگ و گەدەی ئەو میلەتەدا، ئەو بێویژدانەی کە لە بازاڕەکاندا دەبیندرێ، کەسێکی ناشی، کەسێکی نەشارەزا بەردەستی ئەو گورگە هارانەی بازاڕ کەوێ، چۆن پارچە پارچەی دەکەن، چۆن هیچی لە گیرفانە ناهێڵن. ئەو لێدە و موچە بندیوارانەی کەوا خەڵکانێک ساڵانێکە دەیخوا، تەنها ئامانجیان خۆ دەوڵەمەندکردنە، تەنها بەبەستی منفعەتە. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێت دەڵێ وریا بە حرامە، ئەوە هاوار لێ دەکا، ئەوە بەردەمەکەی ئاگرە بەخوا لەم دنیا ئاگر دەتسووتێنێ، ژیانت تاڵ دەکا، وەکە مردیشی ئەچیتە دۆزەخ. بۆیە خەڵکێک دەڵێ ئیسلام پێمان دەڵێ ئەوە حرامە و ئەوە حرامە و ئەوە حرامە، ئەوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم دەفەرمێ من چاوم لێ ئاگر لە بەردەمتاندایە، بەس ئێوە چاوی خۆتان گرتووە بەو منفعەت و قازانجە. بۆتە
چاویلکەیەکی ئاسنی لەسەر چاوتە و ناهێڵێ ئاگرەکە ببینی، بەڵام من هاوارت لێ دەکەم. کوڕە وریا بە ئەو منفعەتە تا سەر نابێ ئەتخاتە ئاگرەوە. دەفەرمێ ئەو ئیتیباعی الشەهوەتی، یان ئارەزووبازی. ئەمڕۆ بە ناوی سەنتەر، بە ناوی پرۆژەی ئاسای هاوڕەگەزبازی پەنا بەخوا، بە ناوی مەساج، بە ناوی فیلمی خراپی دۆ بلاشکراوی پڕ لە ژەهری بێئەخلاقی بۆ ئەم میلەتە لە کەناڵی کوردیەوە. ئەو هەموو سایتە بەدڕەوشتەی لە ناو ئەنتەرنێتە هەیە، هەر هەمووی بە حساب چێژت پێدەبەخشێ، ئەڵێ خۆشە سەیریکەی چێژ وەردەگری. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ وریا بەردەمی ئاگرە، بەخوا تۆ ئەزانی چێژە، بەڵام ڕێک ئەتسووتێنێ و لە ناوت دەبا. بەڕێزان، زانایان فەرموویان ئەو مێشولانە، ئەو مێشانە، ئەو پەپولانە کە خۆیان دەخەنە ئەو ئاگرەوە مەبەستیانەوە نییە بسووتێن، بەڵکو یوعجیبه من الضیاء، سەریان سوڕماوە ئای ئەو ڕۆشناییە لەو تاریکیە چەند جوانە، چۆن دەدرەوشێتەوە، با لی نزیک بینەوە، با چێژ لە بینینەکەی وەرگرین، بەڵام کە لی نزیک بوویتەوە دەتسووتێنێ. گڵۆبتان بینیوە زۆربەی ماڵان ڕەنبێ هەبێ، هەر ڕەنبێ ئینسان ویژدانی خۆشی قبوڵی نەکە، ئەو حەشەرانە کە بەیان دەبینی چەندیان سوتاوە. گڵۆپی مێشولە کوژی پێ دەڵێن، کاتێک کە بە کارەبایەوە دەکەی گڵۆپێکی شین و جوان هەڵدەبێ، هەرچی مێشولەی ناو ئەو ژوور و ماڵەیە هەمووی بۆی دەچێت، بەیانی سەیرەکەی چەندەی کوشتووە. ئەوەندە سەرنجڕاشیەشە، هەرچی مێش و پەپولە و حەشەراتە بۆی دەڕوا، بەیانی هەمووشیان دەکوژێ. والله پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوەی ئاوە بە حساب چێژبەخشە، ئامان لێی نزیک نەبیتەوە. چۆن مێشولەکە بۆیە ناچێتە ناوە پسووتێ، ئەڵێ چێژ وەردەگرم، ئای سەرنجڕاکێش و جوان و خۆشیە، بەڵام بڕواتان هەبێت یا چوونە. پێغەمبەر صلی الله علیه وسلم خەمخۆرمانە سوورە لەسەرەوەی پێمان دەڵێ ئەمە حرامە، نزیکی مەکەوە، چونکە دڵنیا بە دوایی پەڕووباڵت دەسووتێ. بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵسۆزی ئەم ئوممەتەیە، دڵسۆزی ڕاستەقینەمان تەنها رەسوول الله ئیمانداران. بەڕاستی خەمخۆری ئوممەتەکەی بوو، خەمی دڵ و دەرونیان، خەمی مادە و ماڵیان. کەسێک کێشەیەکی هەبوویایە، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووشتی بۆ دەکرد، بە جوانی گوێی بۆ دەگرت. خەڵکانێک هەیە تەنها ئەوەی دەوێت بە جوانی گوێی لێ بگری، والله کەسێک هەبێت دەردە دڵی خۆی بۆ بکاتەوە، خەم و گرفتەکانی دەڕوە. تەنانەت زۆرێک لە چارەسەری دەرونی تەنها گوێگرتنە. خۆ دکتۆری چی بۆ ناکە، پارچەی حەبی بۆ دەنووسی، ئەسڵەن بۆ ئەو نەخۆشی هەر باش نییە، بەڵام بەس ئەوەندەی گوێی بۆ بگری، خەمەکانی دڵی بکاتەوە، گرێکانی بکاتەوە، ڕزگاری دەبێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەو هەموو بارە قورسەی لەسەر شانی بوو کە گەیاندنی وحی خوای پەروەردگار بوو، بوونی کۆمەڵێک هێزان و ژن و منداڵ لەسەر شانی، بەردەوام کەسێ لەگەڵی دابنیشتایە ورد گوێی بۆ دەگرت، پاڵی بە کەسەوە نەدەنا، بە کەس نەیدەوت کاتم نییە، چونکە ئەوە ئەمینداری ئەم ئوممەتەیە صلی الله علیه وسلم، خەمخۆرە، بە وردی گوێی بۆ کەسەکە دەگرت. دووەمیشیان بەڕێی نەدەکرد بە قسەیەک، هەر قەناعەت بە گوێی بکە، قەناعەتی بە دڵی ئینسانەکان دەکرد. ئەم خاڵە بەڕێزان زۆر تەرکیزی بخەنە سەر، قەناعەتی بە گوێی خەڵکی نەدەکرد، قەناعەتی بە دڵی خەڵکی دەکرد. من لەم وتارەدا دوو نمونە لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم عەرزی جەنابتان دەکەم. یەکەمیان ئیمامی عومەر، ئەم حەدیسە لە سونەنی ئەبی داوودا بە ژمارە فەرموودەی 2385 هاتۆ، شێخ ئەلبانی دەفەرمێ صەحیحە. ئیمامی عومەر دەفەرمێ ڕۆژێکیان چوومەوە ماڵەوە، دیارە گەنج بووە و خێزانی تازە هێناوە، ڕۆژووی ڕەمەزانیش بوو، بە ڕۆژوو بووم، دەفەرمێ خێزانم ماچ کرد، دوای شڵەژام وتم ئای چیم بەخۆم کرد، ئارەزوەکانم جوڵان، بە زمانی بە ڕۆژووی ڕەمەزانەوە خێزانم ماچ کرد، چوومە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم. سەحابە زۆر خەمی ئەم دینەیان بوو، جا من کە ڕۆژوویەکەم فەوتا کەلێنێک لە دینەکەما پەیدا بوو، ئێستا وا هەیە هەفتەی یەک هەفتە نوێژی دەفەوتێ، هەر گوێشی لێ نییە. ئەم دینە لەسەر شانی سەحابە گەیشتە ئێمە، چونکە خەلەلێک لە دینە پەیدا بوو، بووایە لەلای ئەو زۆر گەورە بوو. یعنی من ڕۆژوویەکی ڕەمەزانم لە پێناوی نەفس و ئارەزوەکان ماشکا، چوە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، خەمبارە، خەفەتبارە، دەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا، صەنەعت اليوم ئەمرا عەظیما، ئەمڕۆ شتێک لە ژیانما ڕوویدا، زۆر کارە ساتێکی گەورەیە. فەرمووی چی بوو ئەی عومەر؟ وتم ئەی پێغەمبەری خوا، قەبەلت وأنا صائم، خێزانی خۆمم ماچ کرد و بە ڕۆژووش بووم، بە زمانی بە ڕۆژەوە خێزان و هاوسەری حەڵاڵی خۆمم ماچ کرد.
پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرنجی ئەم فەرموودە بدەن نەهات دانیشێ بفەرمێ یەکەم گوێی بۆ گرت دووەم لێی تووڕە نەبوو نەفەرمێت هایت بێ قەزابی ئەو هەموو شەوە لەبەر دەستا بوو بۆ ئەم نیوەڕۆیە چوویتەوە ماڵەوە ئەم کارت کرد نا سەرکۆنەی ناکە قورئانیشی بۆ ناخوێنێتەوە بفەرمێ وەرە سەیری قورئان کە بۆ شتەکان لە خۆت گەورە دەکەی ئەی خوا لە سوڕەتی حەجا نافەرمێ وما جعل عليكم في الدين من حرج لەم ئیسلامەدا خوا شتێکی دانە ناوە کە لە توانای مرۆڤانە بێ و ناڕەحەت و ئیحراجت کە نەیفەرموو خوا لە سوڕەتی ئەلبەقەرەدا لە باسی ڕۆژوودا دەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خوا قەت ناڕەحەتی بۆ ئێوە ناوێ بەردەوام ئاسانکاری بۆ ئێوە دەوێ دین لە خۆتان قرس مەکەن نەیفەرموو عومەر تۆ چەند جار ئەم فەرموودەیە لە من بیستووە کە پێم وتون ئین الدین یوسڕ ئەم دینە بەڕاستی ئاسانە ئاسان ئەوەندە قوڵی مەکەنەوە لە خۆتان کە دوای پێتان تەحەموڵ ناکرێ ئەمانەی هیچی بە ئیمامی عومەر نەوت بەڵکو فەرمووی من یەک پرسیارت لێ دەکەم ئەی عومەر وتی ئەی پێغەمبەری خوا لە خزمەتتام بەڕێزان ئەبێت چ پرسیارێک لە ئیمامی عومەر بکە بۆی ئەم ناڕەحەتیە دەرونیە و ئەم گرێی لەسەر دڵلابە ئەگەر ئەمانەی پێ بوتایە ئیمامی عومەر گوێی قەناعەتی دەکرد تۆ قورئانت بۆ خوێندراوە دەتوانی ئینکاری ئاەتی قورئان بکەی نەعوذ بالله ئینکاری بکەی کافر دەبی کە حەدیثت بۆ خوێندرایەوە ئینکاری یەک حەدیث بکەی لە دینی ئیسلام دەچیتە دەرەوە بەتایبەت لە دەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بیبیستی بەڵام بم ئاەت و حەدیثانە گوێی عومەر قەناعەتی دەکرد بەڵام لەوە ئەچێ هێشتا بابەتەکەی مابێ تووشی وەسوەسە دەبوو ئەشچۆوە ماڵەوە تۆ بڵێ ئەو ئاەتە ڕێک مەبەستی من بێ تۆ بڵێ ئەو حەدیثەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێک مەبەستی من بێ ئەها تووشی وەسوەسەش دەبوو بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ عومەر پرسیارێکت لێ دەکەم هەر قەناعەت بە گوێ ناکەم ئەمەوێ قەناعەت بە دڵت بکەم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیارەکەت بکە دەفەرمێ ئەڕەئەیتە لەو تەمەضمەضتە بماء وأنت صائم هیچی تایە تۆ کە ئێستا بە ڕۆژووی نیوەڕۆیە عەسرێ ئەچی دەست نوێژ دەگری مشتی ئاو بێنی بیخەیتە دەمتەوە لە دەمتی ڕادێ و بیت فێوە نەهێڵی ئاوەکە لە قورگت بڕواتە خوارەوە بچێتە گەروتەوە بچێتە گەدەتەوە ڕۆژوەکەتی هیچ پێشکاوە هیچ زەرەدی لە ڕۆژوەکەت داوە وتم لا بەئس بذالکە فەرموون نەوەڵا وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەوەڵا من ئێستا بە ڕۆژووش بووم و ئاویشم لە دەمم وەردا لە کاتی دەست نوێژە هیچ کێشەم نەبوو قال فما فەرمووی دەی ماچێک کە نەگەیشتۆتە حەدی دەستێک هەڵاوکردن لەگەڵ خێزان و چوونە لا چ زەرەرێک بە ڕۆژوەکەی تۆ دەگەیەنێ ئەوەش هەر وەکو ئاو لە دەم ڕادانەکە وایە ئاوەکە کە لە دەمت ڕاداوە تۆزە قومێکیش لەگەڵ خواردەوە ڕۆژوەکەت دەشکێنێ ماچەکەش ئەگەر سەری کێشا بۆ شتی تر ڕۆژوەکەت دەشکێنێ بەڵام تۆ هەر تەنها ماچێکی خێزانی حەڵاڵی خۆت بووە ڕێک نمونونەکەی وەکو ئاو لە دەم وەردان وایە لە کاتی ڕۆژوودا هیچ زەرەرێکت پێ ناگەێنێ وەکو یەک تەماشایانکە ئیمامی عومەر فەرمووی ئۆخەی ئێستا دڵم قەناعەتی کرد ئەو سەروەرە بەڕێزان سەیری کە نەهات ئاەت و حەدیث بخوێنێتەوە نمونەی بۆ هێنایەوە بەو نمونەیە دڵی ئیمامی عومەر بە یەکجاری قەناعەتی کرد و لە بابەتەکە تێگەیشت و ڕزگاری بوو بەسەرهاتی دووەمیان لە صحیحی بوخاریدا هاتووە ژمارەی فەرموودە لە صحیحی بوخاریدا 5305 کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێک لە مزگەوتا دانیشتووە لەناو هاوڵانایە و کابرایەک بە هەڵەداوان دێ وەکو کەسێک کە جەنابت لە دوورەوە دەیبینی گورگەلۆقەی پێکەوتووە و شڵەژاوە و جلەکانی هاتۆتە دەرەوە و ڕەنگی سوور هەڵگەڕاوە ئەزانی ئەو پیاوە کێشەیەکی هەیە ئەوە ڕۆیشتنی کەسێکی ئاسایی بێ موشکیلە نییە دێت و هێشتا چەند مەترێکی ماوە بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک بەدەنگە گەورە عەرەبیەکەی خۆی هاوار دەکا یا رسول الله ولد لي غلام أسود ئەی پێغەمبەری خوا ماڵوێران بووم ژنەکەم منداڵێکی ڕەشی بووە ژنەکەم مناڵێکی ڕەشی بۆ چیم لێ دەکەی وەکو ئەوەی لە فەتح الباریدا دەفەرمێت لە مجەلەدی 9 لاپەڕی 547 ئیمامی شافعی لە ئوما فەرموویەتی قسەی ئەم پیاوە لە ڕووکەشە پێمان دەڵێ ئەی پێغەمبەری خوا گومانم لە ژنەکەم هەیە من پیاوێکی سپی پێست ژنەکەشم ئافەتێکی سوور و سپی ئەم ڕەشە بوەرە لەکوێوە پەیدا بووە ئێستا چوومەوە مناڵ وەکو قیری ڕەش وایە لەم دایک و باوکە سپی ئەم مناڵ لەکوێ پەیدا بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم گوێی بۆ گرتووە نافەرمێ برا من چی لێ بکەم مناڵ ڕەشە سپیەوە کەی کێشەی منە نا گوێ بۆ قسەکەی دەگرێ ئەمە گرفتارە
مشکلەیەکی گەورەی هەیە لەوە ئەچێ کێشەی خێزانی گەورەی لێ بکەوێتەوە وە کوشتنی لێ پەیدا بێ بە نەریتی عەرەبی بە کولتوری گەلان. پێغەمبەر صلی الله علیه و سلم داینانیشێنە فەرمێ وەرە گوێ بگرە کوڕە ئەم قسەیە دووبارە نەکەیتەوە والذین یەرمون المحصنات الغافلات ئاەتی بوختان بە ئافرەتی دایان پاکی بۆ ناخوێنێتەوە. پێی ناڵێ کاکە پێشتر هیچن لە خێزانت دیوە گومانێکت چوو بێتە سەری هیچی خراپت لێ بینیوە ئەوەی پێی ناڵێ سەیرە تۆ ژنت سپی و خۆت سوور و سپی و ئەم منداڵە ڕەش پێستە لەدایک بوو بێ. پێی نافەرمێ کاکە شەیتان بە نەفرەت کە حەیای خۆت مەبە ئابڕووی خۆت مەبە کوڕ ئەم شتە هەر باز مەکە بە قوربان بەردێکی بخەسەر و بڕۆ ماڵەوە. والله خۆ ئەگەر هەر کامێک لەمانە بڵێ ئەو پەڕی بەجێیە و ئەو مسلمانە دەبێت تەسلیمی ئەمری خوا پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم کە پێغەمبەر فەرمووی هیچ نییە و شەیتان بە نەفرەتکە ئەبێ بە قسەی بکەی بەڵام بەخوا ئەمە بەس قەناعەت بە گوێی کابرا دەکا بەس قەناعەت بە گوێی دەکا بڕواتەوە ماڵیشەوە هیچیش نەکا هیچیش نەڵێ تا مردن دڵی لە ژنەکەی پا نابێتەوە وایە نە تا مردن ڕقی لەو منداڵە بێت تاوانە دەبێتەوە ئازانە مناڵی خۆی نییە ئەگەر هیچیش نەڵێ لەسەر قسەی پێغەمبەر و هیچیش نەکا. پێغەمبەر صلی الله علیه وسلم وازی لێ ناهێنە بەس قەناعەت بە گوێکانی بکە ئەبێ قەناعەت بە دڵی ئەو مرۆڤە بکرێ. بۆیە سەروەرمان صلی الله علیه وسلم دایانیشێنە دەفەرمێت جارێ واز لەوە بێنە من پرسیارە لێ دەکەم هەل لەکە من ئیبل کە سەیری دەکا گۆچانێک بەدەستەوە بەلەش و لاریە دیاوە ئەو پیاوە شوانی ئاژەڵە و شوانی حوشترە دەفەرمێت تۆ حوشترت هەیە دەڵێ بەڵێ ئەی پێغەمبەری خوا لەخوا بەزاوی حوشترێکی زۆرم هەیە دەفەرمێت ما ئەلوانها ڕەنگی حوشترەکانت چۆنە والله پێغەمبەری خوا ڕەنگیان حمڕن سوورن حوشترە سوورەم هەیە. فەرمووی هەل فیها من ئەوراق حوشترێکیان تێدایە ڕەش ئەسمەر بێ لە بینی ڕەش و سپیدا بێ حوشترەکانی تۆ سوورن قەت بووە لە ناو بەچکە حوشترێک لەو حوشترە سوورە بێتە دەرەوە ڕەش ئەسمەرێک بێ وتی عارە والله پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند جار حوشترە سوورە بەچکەی ئەوە ڕەشی بووە. فەرمووی من پرسیارە لێکن لێ دەکەم فەئەنا ذالکە کاکە ئەمە چۆن ڕوویدا ئەی باشە تۆ حوشترە نێرەکانت و حوشترە مێیەکانت هەموو سوورن ئەی ئەم بەچکە ڕەشە لەکوێوە پەیدا بوو کابراوەتی قوربان دەزانم ئەوە چییە دەزانم لعله نەزعه عرق ئەوە قوربان لەوە ئەچێت لە بنەچەی یەکێکیانە کاتی خۆی لە باوانی ئەو نێرەوەیان ئەو مێوە حوشترێکی ڕەشیان حوشترە مێیەکە سوور بوو بێ حوشترێکی نێر لەگەڵ یا جوود بوو بێ کە ڕەش بووە ئەوە تێکەڵاو بوون ئێستا لە بەچکەی ئەم حوشتریانە دوای چەند پش هاتۆتەوە پێشەوە لە باشی حوشترە کابرا پسپۆڕە چاک لەمە دەگا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی پێکامان دەی فەرمووی فلعل ابنك هذا نزعه عرق دەی براکەم واللهی ڕێک ئەم منداڵە ڕەشەبۆرەی ئێستای تۆش ڕێک وایە لەوە ئەچێت لە باب و باپیرانی تۆدا یەکی ڕەشپێستان تێدا بوو بێ یان لە باب و باپیرانی خێزانتا لە باپیرە کۆنەکان یان یەکی ڕەشپێستیان پێدا بوو بێ ها چۆن لە بەسکە حوشترەکە ئێستا سەری هەڵداوەتەوە لە مناڵەکەی تۆشە ئەوە سەری هەڵداوەتەوە مناڵە ڕەشەکە لەدایک بووە. یەکسەر کابرا قەناعەت بە دڵی دەکەوێت تەواو ڕزگارم بوو ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەواو قەناعەت بە دڵم گەیشت بۆیە ئەوە خەمخۆریە نەهات هەر قەناعەت بە گوێی خەڵکی بکە قەناعەتی بە دڵی مرۆڤەکان کرد. ئێستا مانگی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەولودی زۆر گەورەیە یعنی منهەجی ژیان خۆزگە ئێمە ئەم ساڵ لە مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەس ئەمەمان بکردا بە منهەجی ژیانی خۆمان مامۆستای مزگەوتەکان و تارخوێنەکان بیان توانایە قەناعەت بە دڵی خەڵک بکەن نەک بە گوێیان بۆ لەم وڵاتەدا و تارخوێن کەمە بۆ مزگەوت کەمە بۆ پیاوانی بەڕێز و خوشکانی موسڵمانمان کەم ڕوو دەکەنە مزگەوتەکان بەڵام بەخوا زۆری خوا ڕەحممان پێ بکە کە دەچێتە دەرێ بەس قسەی بە گوێ گەیشتووە دڵی قەناعەتی نەهاتەوە بەو مەسەلەی کە بیستوێتی بۆیە وتار خوێن دەبێت زۆر خۆمان دووکە بێجگە لە قورئان بێجگە لە حەدیث قسەی جوان بێنێتەوە شعر بخوێنێتەوە چیرۆک و بەسەرهاتی ڕاستەقینە و دیاریکراو کە زیندوەکان بۆ خەڵک باسکە بۆی قەناعەت بە دڵی بەرامبەر بکە نەک هەر قسەکانی بدا بە گوێدا. خۆزگەم دەخواست مامۆستایانی بەڕێز لە بنەڕەتی هەتا دەگاتە زانکۆ جوان گوێیان بۆ قوتابیەکان بگرتایە سوپاسی ماندووبوونتان دەکەین دەستی ماندووبوون و ڕێستان دەکوشم مامۆستایانی خۆشەویست هەمومان قەرزاری ئەوەین بەڵام بە دۆستانە پێتان بڵێم گلەییتان لەسەرە وەڵڵاهی مامۆستای وا هەیە بەس گوێی منداڵەکە تێر دەکا حتا زانکۆش کە وڵامی دەداتەوە بەس قەناعەت بە گوێی دەکا نا ئەوەندە بە جوانی گوێی بۆ بگرە لێی تووڕە مەبە مەیشکێنەوە
خراپترین ئاستی قوتابی بێنە بەرچاوت ئەوەندە بە نمونەی جوان وەکو ئەم فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی ڕوون بکەوە هەتا قەناعەت بە دڵی دەکەی تا دەرسەکە دەخەیتە ناو دڵیەوە بزانە زانست چۆن پێش دەکەوێت بزانە نیسبەی نەجاحمان چەند بە جوانی پێش دەکەوێت بەس ئەم فەرمودانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جێبەجێکەن خۆزگە حاکم و دادوەرەکانمان لیژنە فتوواکانمان کەسێک کە مافێکی لە دادگادا دەدرێتێ ئەڵەن کاکە تۆ بە حەقی شەرعی خۆت ئەمەتە بە یاسا ئەمەیە هەر بەڕێی مەکە قەناعەت بە گوێی مەکە قەناعەت بە دڵی بکە کە ئەمە بە قازانجی تۆ تەواو بووە ئەگە مافەکەش نەدراوە بە تۆ بۆ دنیا و قیامەتت قازانجا واللهی کابرا بە دڵێکی ئیسراحەتەوە دەڕواتە دەرەوە لە دەرەوەی دادگا جارش کە مشکلەکە هەڵنات سەر هەڵناداتەوە کێشەکە دروست نابێتەوە ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم دەبێ ئاوا لە فەرمودەکانی بگەین خۆزگە هەمومان هەوڵمان بدایە لە خێزان و منداڵی خۆمان لە بینی ژیانی ژن و مێردایەتیدا لە بینی شەریک و هاوڵەکاندا لە بینی هاوڕێکاندا جوان جوان گوێمان بۆ یەکتر بگرتایە و قەناعەتمان نەک بە گوێی یەکتر بە دڵی یەکتر بکردایە بزانە ژیانمان چەند بەختەوەردە بوو داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە هاتنی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ خۆی کە خێر و بەرەکەتە دابارەینی خێر و بەرەکەت بێ بەسەر ئەم خاچی کوردستان و تەواوی جیهاندا یا ڕەبی خوایە لە یادی لەدایکبوونیدا زیاتر ئاشنامان کەی بە سونەت و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوایە قەناعەت زیاتر بە ڕێبازەکەی بکەین و کاری پێ بکەین یا ڕەبی خوای پەروەردگار هەموو دڵسۆزانی پێغەمبەر سەرفرازی دنیا و قیامەتکەی یا ڕەبی خوایە هەموو نارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیدایەت بدەی بێنە خزمەتی و تێی بگەن و جوان لە فەرمودەکانی حاڵی بن و کاری پێ بکەن یا ڕەبی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە شیفا تەنها بەدەستی تۆیە یا الله ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی یا الله ئەوانەی لە نەخۆشخانەکان وەزعیان خراپە خوایە خۆت شیفایان بدەی یا الله ئەوانەی دڵ بە خەمن خوایە دڵخۆشیان کەی لەم مانگی مەولودی پێغەمبەر صلی الله علیه وسلم یا الله ئەم میلەتی کوردە دەست لە ملانی خۆشەویستی پێغەمبەرە خوایە دامان نەبڕی بە هیچ شێوەیەک لەو پێغەمبەرە یا ڕەبی خوایە مەولود هەمیشە شکۆدار بێ لە خاکی پیرۆزی کوردستاندا عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی یا ئەرحەم الراحمین آمین یا مجیب السائلین يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون